کاک سەید جەلال ئێستا ئەو 72 مەقامی کە تایبەتە بە تەمبور هەمووی ئەو حزن و خەمگینیەی تایە یان تۆنی سەریع و خێرا و شادیشی تیا هەیە؟ شادیش هەست لە شاد یعنی وا بۆ نمونە بۆ زەماوەنێ بێت بۆ خۆشیەک بێت هەر تەمبور ژەنرابێ وەکو ئێمە جلۆ شاهیمان هەست وەختی کە چینە ئەستقباڵی شاه ئەو ئاهەنگە ئەژەنن ئێستا ئەتوانێت پارچەیەکمان لەوە بۆ بژێنی؟ ببرە ماندوو تاکەین بەڵام ئێمەمانێ زیاتر ینی بزانین ئەو شێوازە جیاوازانە چییە کە بەم ئامەی تەمبورە ینی زۆر جارە جاواکەر بە جەماعی بێ لەوانەیە دەنگێک و سەدایەکی زۆر زۆر خۆشی هەبێ دەستە خۆش بێ کاک جەلال تا چەند ئاگاداری لێرە لە هەرێمی کوردستان ئەو شێوازە میوزیکانەی کە لێرە ئەژەنرێ ئەو شێوازە ستایلانەی کە لێرە بەڕێکرێ لە ڕۆژهەڵات لێرە زۆر مامۆستایل زۆر هەن لێرە بە موسیقی کوردی خدمەتەکەن پەیوەندی لەگەڵ هیچ کەسێکیانە هەیە چەند ڕۆژ پێش لەگەر کاک هەژار بین زەهاوی لە بەرهەمی کاک هەژار بەشداری کردین قبلەنیش بەگەردە شاید 20 ساڵ پێش لە فستیوالی سەنەندەج کاک ئەنوەر قەرەداغی خوا لێ خۆش بوو مامۆستا کەریم کابان ئەوانە من زۆر لە خدمەتیان بوومە کاتە پەیوەندیتان هەیە لەگەڵ هونەرمەندان بەڵێ بەڵێ ئەگەر بەرهەمێکی ئامادە بێ بە هەمووتان پێشکەشمان چوپی ناوی ئەو پارچە موزیکە چوپیە ساختەی خۆمە چوپ
زۆر سپاس جا ئەوەی تەمبورژێنین ئێمە ئەبینین بە جلی کوردیەوەیە ئەگەر کاکسەی جەلات باسێکی جلی کوردی ناوچەی کرماشانیشمان بۆ بکەیت دەستوری دوورینی ئەم جلانە چۆنە هەر بەم شێوەی بەری ئەوە یان مۆدلی تریشی هەیە وەکەوە هەست نمونەی تریش هەست یعنی سەنجابی دەرواقع یەک نوع مۆدل سەنجابی هەست ئەو چۆنە سەربەندی هەست بە قۆڵ معروف یەک کراسی بڵندە یەک سەلتە لە وانە یەک شنەلیش لە وانە وەکو پێژن ماشتە بە قۆڵ معروف حاڵەتێکی عارفانەی هەیە ئەو جلە یان ئەوە بۆ خانمات بۆ خاتوونەکانە مەبەستی سەربەست هەیە و لە بەرجلەکان لێرەشەوە بە شێوازەی ئەمەی سەرشانشتەکەات لەوانەیە شێوازێکی لای خۆمان بێت کاکە وایە خاتمێکی لەوانەیە باش شوێنەی تر تێکەڵن جە زۆریش گرنگی بەوە ئەدەر حتمما لەگەڵ تەمبورەکە ئەو جلە کوردی لەبەر هەموویە هەبێت هەمووی چشت کوردەواری بوو وایە زۆر باشە جا ئەگەر باسێکی مەقامێکی دیکەشمان بۆ بکەی بۆی کە بە قسەکەی سەرکۆ لەسەر مەقام و جیاوازەکان ئێمە تا ڕادێک زانیاریمان دەست بکەوێت مەقامێک دیرین بە ناوی سەرتەرز یا تەرز بە قۆڵ معروف کە وەسیعە وسعەتی هەیە لەسەر تەواوی پەردەگانە ئەچیت بە قۆڵ معروف ئیمە معتەقدین یارستان معتەقدە ڕوح بە وەسیلەیە ئەو مەقامە بە جەسم داوەت بووە کاتێک جبرەئیل یا پیر بنیامین ئیمەژین پیر بنیامین ئەو مەقامە جەنێت ڕوح حەزی هەست بەو مەقامە دەشونە ئەو نەقما گەڕێت دەشیدە ناو جسم جاگرێت یعنی یەک نوع داوەتەکەیت ڕوح بە جسم ئەو مەقام زۆر باشە ئەتوانیت پارچەیەکمان لەو مەقامە بۆ بژانیت هر وقتی بیویا چه سرنو یانه یه نفر عزیزم همت یکی بود زنجیر مینت پای گریز بستن مارکه دوری تا زیزمی ریشه دلگستن سامان سام کردن دردگه فراغ بوی تالی دوری تا زیزمی میون دماغ مادوومان کردی بە قسەکردن لەبەرەوە کاتێک کە ماومانە ئەگەر ئێستا گۆرانیەک ئامادە بێ لەگەڵ جەماعەتە بە میوزیکەوە ئەوە ئەرز بکەم کە گورانی بیژەکەمان چییە و ڕۆشتەوە بۆ ئیران گورانی بیژ نیم دەرواقع زۆر بدەنگی خۆش بێت سپاس بۆ تۆ ئەگەر ئامادە بن فەرم ئەو نەغمە ساختەی مەرحوم سید خەلیل عالی نژاد بە ناوی شۆقی وەسڵ
دەستان خۆش بەڕاستی بەیانێکە زۆر زۆر جوان بووە بەم پارچە مۆسیقانەوە کە ئەیژێنن جا کاک سەید جەلەل ئێستا من کە متابعی هەم گروپەکەی ئێوە کەم هەم گروپەکانی دیکە کە لە بواری تەمبور ژەنینان ئەبینێ ڕەواڵەتی ئەو کەسانەی کە تەمبور ئەژەنن زاهێریان تا ڕادێک جیاوازترە لانەی بۆ نمونە ڕیشیان هەیە قژیان درێژە ئەبێ سمێڵیان هەبێت ئەمە هەر بەشێکە لە بەڵێن یاسانە نووسراوەکانی ژەنینی تەمبور. بله یک چهره عارفانه نیاز است به تنبور بولمان ولی سمر مختص یارسانه یعنی یک نوع نماده بو پیرۆزایەتێکی که ئاینیشی هەیە دینی بله بله نماده بو یارسان ئالای یارسانە سمر شێوازێکی جوانی خۆشە بۆ شێوازێکە چکە هەستەکەی کە لەگەڵ ژەنینی ئەوەیە بەڕاستی پێی سەرجۆ بگریت یعنی چێژی لێ بگریت جا ئەمان چووکە خۆیان بەردەوام لە پرۆڤەکردن و ئەویان بەردەوام خۆیان ئەو چێژە هەستن لە نایەنە دروست بۆ کاک سەید جەلال با باسێکیەوە بکەین بە تایبەتی ئێوە گروپێکن ئەم 2 ساڵە ڕۆژ بەداخەوە بارودۆخەکە زۆر نەگونجاو بوو لە وڵاتی ئێرانیشە بەهۆی ئەم ڤایرۆسەوە هەمومان لە ماڵەکانی خۆمان نابووین کاتی پرۆڤەکردنتان چۆنە ئێوە ڕۆژانەیە یاخود ئەگەر فستیڤالەکە بە پێشەوە خۆتان ئامادەکەن یاخود چۆن؟ بله به خاطر او کرونا ما ارتباطمان کم بود یعنی تمرینمان کم بود هەموو بابەتەکان وایە هەموو لایەنەکان وایە فقط تلاش کردن زنده بمونیم تا ایشی هنری بکن در ایران قول من لسر او کرونا ولی اگر پروگرامی بود کنسرتی بود ما هر روز کوبیم تمرین نکرد منی بە بەردەوامی تەمرین نەکرد بله بله زۆر باشە ئامێریکە و هێناوە لەگەڵ خۆتا پێم وایە بابزین ئەم ئامێرە چێ پێشەوەی بیژانیت ئەوەیش ناوی دووچیاست ئەمە دووچیە ئەمە دووچیە هەر ناوی گوندەکەی جەنابەت بله بله زۆر باش یک آمیریگه که به هر دست یک آمیر جنی همزمان یعنی به دست چپ ملودیه به دست راست کوبه‌ای یا بخش دەبایەمەوە بینەرانی ژۆریستی در واقع موسیقی 4 پارچه لنا او آمیر کوبوه زۆر باش
جاکەری بیکەین بە چاوڵە لەگە جەماعەتەرەگە دەستەکانی خۆش جا پێم خۆشە باسی شەم ئامێرەمان بۆ بکەی ئەو ئامێرە کوکی جیاواز هەست لەگەڵ تەمبورە فەرقەکەت فەرقەکەی چییە؟ جیاوازەکەی چییە؟ دەستانی چارەکیش هەیە هەردووی چارەکیش بەسەینە کوکیلە مختلفی هەست ظاهریشی کردی مشخصە جا ئەمە هەر تایبەتە بە دووچیا تەنیا لەوێ ئەمە هەیە یان لە ناوچەکانی تریشە لانێ هەر تەنیا ئەمە ناوەکان لە ناو فقط فکری خۆمە کاتەمە داهێنان و با بڵێن نەواوەریەکە نەواوەریە دەرواقع وڵا دەستان خۆش ولی تەمەنی 25 ساڵە تەمەن 25 ساڵە هەر خۆت دروستت کردووە؟ فقط مختصی خۆمە دەستەکانت خۆش بێەوە توانایکی باشی شوێت لەگەڵ ئەو ژەینەکەوێت تەرکیزێکی تەواویش هەبێت لەگەڵ من زۆر سەرنجی دەستم دەزانی کە لەگەڵ ژەنینەکەی خۆتە یەک نۆئاوەری سەختە دەرواقع وایە بەڕاستی داهێنانێکی زۆر پاشا کاتەکەمان بەرەو کۆتا ڕوا ئەگەر ئێوە بەرهەمێکتان مابێ یاخود شتێکی کەتان هەبێت کاتەبا گوێمان لە دوا بەرهەمیانەوە بێت سەر
کاکجلا زۆر زۆر خۆشحاڵ بووین ئەو ژەنیارە بەڕێزانە زۆر زۆر ئەو خاتونە بەڕێزانە زۆر زۆر بەخێربێن دڵخۆش بووین کە ئەمڕۆ لەگەڵ ئێمە بوون بەیانەکەتان زۆر بۆ جوانتر کردین سپاس بۆیەوە بە هیوای ئەوەی بەردەوامی بێ بۆ بەرنامەیە ڕۆژی کینۆ هەروەها کاناڵی کوردسات و هەموو هەوکارەی لەرز بەنای ئەوانیشەوە سپاس بۆ ئامادەبوونتان زۆر زۆر خۆشحاڵ بووین زۆر زۆر بەخێربێن سەرچاومان بە هیوای ئەوەی کە ئەمە یەکەم جارمانە ببێ بە چەند جارێکی کەش بۆی کە ژمارەتان زیاتر بێت و بتوانین کاری باشترتان بکەین دەستان خۆش زۆر زۆر بەخێربێن